بۆ ڕوبەڕووبوونەوەی فکری تونڕەوی لە هەرێمی کوردستان بەتایبەتی دوای هاتنی داعش بۆ دەوروبەری هەرێمی کوردستان لە ئیسادە لیژنەیەکی هاوبەش لە نێوان وزارەتی ڕۆشنبیری و وەزارەتی ئەوقاف پێک هاتووە بۆ چاودێریکردنی کەناڵەکانی ڕاگەیاندن و تۆمارکردنی ئەو بەرنامە و پرۆگرامانەی کە بیری تونڕەوی بڵاو دەکەنەوە و دواتر سزادانی ئەو کەناڵانە یاخود داخستنی. بەڕێوەبەری پەیوەندیەکان و پێکەوە ژیانش لە وزارەتی ئەوقاف دەڵێت ژمارەیەک لە میدیاکان لە ڕێگەی بەرنامەکانیانەوە ئاشتی کۆمەڵایەتی دەخەنە مەترسیەوە. لە ڕێی لیژنەیەکی هاوبەشەوە کە لە نێوان وزارەتی ئەوقاف و وزارەت ڕۆشنبیری ئاگادارمان کردوون کەوە هەندێک لە میدیاکان بەداخەوە کە میدیای معتەبەرن و بە خەڵکیی زۆر سەیرانەکە بە بانکردنی هەندێک خەڵکی توندڕە و بۆ یان پێدانی مەودایەکی فراوان بۆ قسەکردن بە هەندێک خەڵکی توندڕەوە ئاکا کە ئاشتی کۆمەڵایەتی لە کوردستان بکەوێتە مەترسیەوە ئالەتیش بۆ دیارە کرێت کە میدیاکانە بێ بە مەسئولیتەوە لە بواری ئاینیا مامەڵە بکەن. وتەبێژی وزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستانش دەڵێت لە ئیسادە فەرمانێکی وزاری لە نێوان وزارەتی ڕۆشنبیری و وزارەتی ئەوقاف هەیە بۆ سزادانی ئەو کەناڵ و میدیایانەی کە فکری تونڕەوی بڵاو دەکەنەوە. ئەوەش دەڵێت هەر کەناڵێک فکری تونڕەوی ئاینی بڵاو بکاتەوە هەر جۆرە ئاینێکش بێت ئێمە دژی دەوەستینەوە و سزای دەدەین. بیری تونند و تیژی ئاینی جە هەر جۆرە ئاینێک بەڕەتی دەکەینەوە دژایەتی دەکەین ڕوبەڕووی دەوەستینەوە دیارە مەسلەی ڕوبەڕبوونەوەی داعش هەر لە شەڕگەکان و سنگەرەکانی پێشمەرگە و شەڕ نییە دەبێت ئێمە بیری تونند و تیژیش بەردێ بگرین بە ڕوبەڕووبوونەوەی ئەوەش ئێمە چەند ڕێنمایەکمان دەرکرد ڕێنمایەکان مەوجودن بۆ حاڵەتی سەرپێچیکردنی هەر ناوەندێکی ئیعلامی کە بیری تونند و تیژی کتێب گۆڤار نامیلکە بڵاو بکاتەوە ئێمە لە ڕێی دەستگا ئەمنیەکانەوە سەرپێچیکاران سزا دەین. لە دوای هاتنی داعش بۆ دەوروبەری هەرێمی کوردستان و داگیرکردنی ژمارەیەک لە ناوچەدابڕاوەکان وەک لێپرساوانی باڵای وزارەتی ئەوقاف و وزارەتی ڕۆشنبیری دەڵێت ژمارەیەک لە دەستگاکانی ڕاگەیاندن بە بەرنامەی جیاواز و چاوپێکەوتنی جیاوازەوە فکری تونڕەوی ئاینیان بڵاو کردەوە و بەهۆیەوە ئاشتی کۆمەڵایەتیان خستە مەترسیەوە بۆیە ئێمەش سزای ئەو کەناڵ و میدیانە دەدەین و ئەگەری داخستنیشیان هەیە. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.